سڵاتان لێبێت و ئەم کاتتان باش بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵە بە یارمەتی هاوڕێیانی هاوکارم لە خزمەتانداین بۆ پێشکەشکردنی گەشتی هەواڵەکانی ڕۆژی شەممە سەرەتا سەردەی ڕێگرنگترین هەواڵەکان. ڕێگری مامورانی ئەمنیەتی ڕژیم لە بەڕێوەچوونی مەراسمی نۆرۆز لە گۆڕستانی ئایشی، دەستبەسەرکردنی هاوڵاتیەک لە شاری شنۆ، دەستبەسەرکردنی سەدان کەس لە باکووری کوردستان بە بیانی و بەشداری لە نۆرۆز، کۆبوونەوەی بنەماڵەی دی لە ئیسرائیلەکانی دەستی حەماس لە تەلەڤیڤ و کوژران و برینجاربوونی دەیان کەس لە هێرشێکی تەرۆریستی لە مۆسکۆ. درێژی هەواڵەکان بەڕێوەچوونی مەراسمەکانی نەورۆز لە گونجەکانی کوردستان. ڕۆژی هەینی 3 خاکەلێوەی 1403 مەراسمەکانی نەورۆز بۆ سێهەمین ڕۆژی بەردەوام لە گونجەکانی کوردستان بەڕێوەچوو خەڵک بە جۆش و خڕۆشەوە تیادا بەشداریان کرد. بەپێ راپۆرتەکان ناوەندە ئەمنیەتیەکانی شاری شنۆ هەڕاشەیان لە شالاکانی مەدەنی و بەڕێوەبەرانی کاناڵە تەلەگرامیەکان کردووە بۆ ئەوەی ڕێگە لە بەڕێوەچوونی مەراسمەکانی نەورۆز بگرن. وێڕای هەڕاشەکانی ڕژیم خەڵکی ئازادی خواز لە گوندی شاینی کامێران، دێهلۆران و ئابزانان لە ئیلام، ماهی دەژ لە کرماشان، میان دواو، گوندی مەڵقەڕنی لە سەقز، گونجەکانی وەتەمیش، موساڵان، وەزەندەرێ، ئاوخوردە، خورینج، شنۆزەنگ، داشیخانە، یەنگیجە، قەمتەرێ، دارەلەک، سەدراباد، خوڕخوڕای شاروێران لە شارەکانی مەهاباد، شنۆ، پیرانشار، سەردەشت و نەغەدە لە مەراسمەکانی نۆرۆز بە دروشمی ژن ئازادی بەشداریان کرد. هەروەها لە گوندی سیز لە ناوچەی لەیلاخ خەڵکی بەشدار لە مەراسمی نۆرۆز کۆتریایشتیان ئازاد کرد. ڕێگری مامورانی ڕژیم لە بەڕێوەچوونی مەراسمی نۆرۆز لە گۆڕستانی ئایشی. بەپێی هەواڵی گەیشتی و ڕۆژی هەینی 3 خاکەلێوە ناوەندە ئەمنیەتیەکانی سەقز ڕێگەیان نەدا خەڵک لە گۆڕستانی ئایچی سەقز کۆبوونەوە و مەراسمی نۆرۆز لە تەنیژ مەزاری ژینە ئەمینی بەڕێوە ببن. بەپێ ئەو راپۆرتە هەزاران شارۆمەندی سەقزی خۆیان بۆ مەراسمی نۆرۆز لە گۆڕستانی ئایشی ئامادە کردبوو، بەڵام ناوەندە ئەمنیەتیەکانی و هێزەکانی سەرکوتی کۆماری ئیسلامی شوێنەکەیان گەمارۆدا و بە هەڕاشەکردن لە خەڵک ڕێگەیان نەدا مەشغەڵی ڕزگاری لەسەر مەزاری نەمەر ژینە ئەمینی هەڵبکرێت. کۆبوونەوەی دایکانی شۆڕشی ژینە لە گوندی ئاڵی کەندی بۆکان. ڕۆژی هەینی 3 خاکەلێوە دایکانی دادخوازی شۆڕشی ژینە لە شاری بۆکان لە گوندی ئاڵی کەند کۆبوونەوە و بە ویستنەوەی دروشم ڕێزیان لە یادی گیانبەختکردوانی شۆڕشی ژن ژیان ئازادی گرت. بەپێ زانیاریەکان دایکانی دادخوازی شۆڕشی ژینە لە گوندی ئاڵی کەند لەگەڵ دایکی نەمەر محەممەد حاجی ڕەسوولپوور دیداریان کردووە و ئەوە دەستەوە گرتنی وێنێ ڕۆڵە گیانبەختکردوەکانیان دژ بە ڕژیمی جەنایەتکاری ئیسلامی دروشمیان بەرز کردوێتەوە. لە هەواڵێکی دیکەدا دایکانی وەفا ئازەربار، میلاد معروفی، شێرزاد ئەحمەدی بۆ ڕێزگرتن لە یادی گیانبەختکردوانی شۆڕشی ژینە نەمامیان چاندووە. دەستبەسەرکردنی هاوڵاتیەک لە شاری شنۆ. ڕۆژی سێشەممە 29 ڕەشەمەی 1402 هاوڵاتێکی خەڵکی شنۆ بە ناوی سابێر ئەبراهیمی لەلایەن هێزەمنیەکانەوە دەستبەسەرکراوە. بەپێ راپۆرتەکان سابێر ئەبراهیمی تەمەن 24 ساڵ و خەڵکی گوندی ئاڵکاوێ سەر بە شاری شنۆ بەبێ بەڵگەی قەزایی لەلایەن هێزەمنیەکانەوە دەستبەسەرکراوە. شایەنی باسەکە هیچ زانیارێک لەسەر هۆکاری بەندکران و شوێنی ڕاگیرانی ئەو شارۆمەندە لە بەردەستانیە و بنەواڵەکەی نیگەرانی دۆخی تەندروستی ناوبراون. گەڕانەوەی مۆتەلێب ئەحمەدیان لە نەخۆشخانەوە بۆ زیندان. ڕۆژی هەینی 3 خاکەلێوە مۆتەلێب ئەحمەدیان بەندکراوی سیاسی ڕاگیراو لە زیندانی ئەڤین کە ڕۆژی یەکشەمە 20 ڕەشەمە بەمبەستی نەشتەرگەری ڕەوانەی نەخۆشخانە کرابوو بەبێ وەرگرتنی چارەسەری پزیشکی گەڕاندراوەتەوە بۆ زیندان. مۆتەلێب ئەحمەدیان نەخۆشیەکانی شێرپەنجەی گەدا، ئۆریتیکس و کێشەی نۆخایی هەیە و بۆ ماوەیەکی زۆر لە دەرمان بێ بەشکرا بوو. کۆتاییەکانی ساڵی 1402 پاش ئەوەی باری تەندروستیە و بەندکراوە سیاسیە تێکچووە بەمبەستی نەشتەرگەری ڕەوانەی نەخۆشخانەی دەرەوەی زیندان کراوە، بەڵام بە فەرمانی بەرپرسانی زیندانی ئەڤین بەبێ ئەوەی نەشتەرگەری بۆ بکرێت گەڕاندراوەتەوە بۆ زیندان و ئێستا گیانی لە مەترسی جەدیدایە. دەستبەسەرکردنی سەدان کەس لە باکووری کوردستان بە بیانووی بەشداری لە نۆرۆز.
لە ماوەی چەند ڕۆژی ڕابردوودا پۆلیسی تورکیا بە سەدان کەسی بە بیانی و بەشداریکردن لە مەراسمەکانی نەورۆز لە باکووری کوردستان دەست بەسەر کردووە. بە پێی راپۆرتی ناوەندەکانی مافی مرۆڤی تورکیا لە ئاهەنگەکانی نۆرۆز لە باکووری کوردستان زیاتر لە 200 کەس دەستی کراون و لە نێوانیاندا 38 منداڵ هەیە. هەروەها 7 لەوانەی دەست بەسەرکراون لە 7 مانگی مارس و لە ناوچەی یینکاپی ئیستانبوڵ و بە توندوتیژیەوە لەلایەن هێزەکانی پۆلیسی تورکیا ڕەفێنراون. هۆکاری دەست بەسەرکردنی و هاوڵاتیانە بەهۆی لەبەرکردنی جلوبەرگی کوردی و بەرزکردنەوەی ئاڵا با ڕەنگەکانی سوور و سۆز و زەرد بووە. نۆرۆزی خوێناوی سوختبەران لە بەلوچستان لە ڕۆژانی پێنجشەممە و هەینی 2 خاکەلێوەی 1403 5 سوختبەر لە شارەکانی ڕاسک، قەلعاگەنج، میرجاوە و سەراوان بە تەقە هێزەکانی ڕۆژیم گیانیان لەدەستا و 4 کەسی دیکەش بریندار بوون. بە پێی راپۆرتی ڕێکخراوی حاڵبەش ڕۆژی هەینی سوختبەرێکی خەڵکی شارستانی مهرێستان بە ناوی وەسیم حەملی بە تەقەی هێزەکانی سوپای پاسەران گیانی لەدەستا. هەمان ڕۆژ 2 سوختبەر لە مێحوەری قەلعاگەنج بۆ ڕەمشک بە دەستڕێژی گولەی سوپای پاسەران بریندار و لە نێو ئاگردا سوتاون. لا جادەی سەراوان بۆ خاش سوختبەرێکی تەمەن 18 ساڵ بە ناوی بەلوچخان گومشاد زەهی بە تەقەی هێزە ئینتزامیەکان گیانی لەدەستا و باوکی ئەو سوختبەرە بە ناوی ڕەحمەد گومشاد زەهی بە سەختی بریندارکرا. ڕۆژی پێنجشەممە لە مەرزی ڕووچەک لە شارستانی میرجاوە سوختبەرێک بە ناوی حەمیدوڵڵا بەراهوئی بە تەقەی هێزە ئینتزامیەکان گیانی لەدەستا و 3 ئەندامی بنەماڵەکەی لەو ڕووداوە بە سەختی بریندار بوون. دۆزینەوەی تەرمی شارۆمەندێکی بەلوچ لە چابەهار ڕۆژی هەینی 3 خاکەلێوە تەرمی شارۆمەندێکی بەلوچ بە ناوی عومەر بەلوچ لە نزیکی بنکەی نیزامی گوندی کەمپ لە شارستانی چابەهار لەلایەن خەڵکەوە دۆزرایەوە. بە پێی راپۆرتی ڕێکخراوی حاڵبەش تەرمی ئەو شارۆمەندە لە حاڵێکدا دۆزراوەتەوەکە لە نزیک پایگای پەدافەندی غێرەعامڵی گوندی کەمپ بە سیم خنکێنرا بوو. لا گیرفانی و هاوڵاتیەدا 2 کارتی بانکی بەناوەکانی عومەر بەلوچ و یاسەمین شەهدوستی دۆزراوەتەوە. هێشتا هۆکاری کوشتنی و هاوڵاتیە و ناسناوی بکوژەکانی ئاشکرا نەکراوە. ئەشکەنجە و ئازاری حەمید ڕەزا دروستکار لە زیندانی بەهبەهان بە پێی راپۆرتی کەمپەینی بەرگری لە بەندکراوانی سیاسی و مەدەنی حەمید ڕەزا دروستکار شالاکی سیاسی خەڵکی شارستانی بەهبەهان کە شەوی 27 ڕابەندانی 1402 لەلایەن هێزەمنیەکانەوە با توندوتیژەوە دەست بەسەرکرا بوو لە ماوەی بەندکردنیدا دەستدرێژی کراوەتە سەری و بە سەختی ئەشکەنجە دراوە. بە پێی ڕاپۆرتە حەمید ڕەزا دروستکار لە کاتی ئەشکەنجەدان 2 پەراس و لاقێکی شکاوە و ئێستا لە زیندانی بەهبەهان لە دەستڕاگەیشتن بە دەرمان بێبەشکراوە. بە وتەی هەندێک لە سەرچاوەکانی هەواڵ ئەو بەندکراوە سیاسیە لە بەندی کەرەنتینەی زیندانی بەهبەهاندا ڕاگیراوە و هیچ زانیارێک لەسەر دۆخی تەندروستی لەبەردەستانیە. شایانی باسەکە ناوبراو لە ڕاوتی ناڕزایەتیەکانی بزوستنەوەی ژینا دەست بەسەر و 3 پەروەندەی بۆ ساسکرا بوو. هەر بۆ بوونەوە حەمید ڕەزا بۆ ماوەی 8 مانگ بە شێوەی نهێنی لە شوێنێکدا خۆی حەشاردا و کۆتاییەکانی مانگی ڕێبەندان لەلایەن هێزەمنیەکانەوە دەست بەسەرکرا. گرانکردنی نرخی کرێ تاکسی لە تەورێز هاوکات لەگەڵ دەستپێکی ساڵی تازە ڕێکخراوی تاکسیڕانی تەورێز نرخی کرێ تاکسی لەو شارێ بە ڕێژەی 45% گران کرد. بەڕێوەبەری ڕێکخراوی تاکسیڕانی تەورێز ڕۆژی پێنجشەممە 2 خاکەلێوە ڕاگەیان بە مەبەستی ئاگادارکردنەوەی هاوڵاتیان نرخەکانی کرێ تاکسی لەو شارە لەسەر بەنێر چاپکراوە و لە وێستگەکاندا بۆ بینینی هاوڵاتیان هەڵواسراوە. لە ئێستادا 10,833 تاکسی لە شاری تەورێزدا کار دەکەن و 10% بە هۆکارێکی نادیار چالاکنین. شانی باسەکە ڕژیمی سەرکوزگەری ئیسلامی لەگەڵ دەستپێکی ساڵی تازە نرخی هەموو شێوازەکانی هاتوچووی بە ڕێژەی 50% گران کردووە و ئەو بڕیارەی دەوڵەت ناڕزایەتی بەرینی خەڵکی لێکەوتووەتەوە. کۆبوونەوەی بنەماڵەی دیلە ئیسرائیلیەکانی دەستی حەماس لە تەل‌ئاڤیڤ ڕۆژی هەینی 3 خاکەلێوە بنەماڵەی دیلەکانی دەستی حەماس لە ئیسرائیل لە بەردەم شوێنی مانەوەی ئانتۆنی بلینکن وەزیری دەرەوەی ئەمریکا کۆبوونەوە. بە پێی راپۆرتەکان ڕۆژی ڕابردوو ئانتۆنی بلینکن وەزیری دەرەوەی ئەمریکا سەردانی تەل‌ئاڤیڤی کردو لەگەڵ بەنیامین نێتانیاهودا کۆبوونەوە.
هاوکات لەگەڵەوە کۆبوونەوە سەدان کەس لە بنەماڵەی جیلەکانی دەستی حەماس و دژبەرانی شەڕ لە بەرزەم هۆتێلی مانەوەی بلینکەندا خۆپیشاندانیان کرد و خوازیێرە ڕاگررتنی دەستبەجێ شەڕ و ئازادی ئازیزانیان بوون. دووە هەواڵ کوژران و برینداربوونی دەیان کەس لە هێرشێکی تەرۆریستی لە مۆسکۆ. شەوی هەینی سێ خاکەلێوەی 1403 چوار چەکدار هێرشیان کردە سەر کۆمەڵێکی تجاری لە مۆسکۆ بە ناوی کۆرۆکۆز سیتی هاڵ و ڕاستەوخۆ خەڵکی مەدەنی بەشدار لە دوو کۆنسرتی موسیقایان دایە بەر دەستڕێژی گولا. بەپێ راپۆرتی دەستگای هەواڵنێری تاس لە رووسیا چوار چەکداری نەناسراو بە چەکی کلاشینکۆف و نارنجەکی دەستی هێرشیان کردوێتە سەر ئەو ناوەندە تجاریە و 62 کەسیان کوشتووە و 146 کەسی دیکەیان بریندار کردووە. سەرەتا دەوڵەتی رووسیا دەوڵەتی ئۆکراینی تۆمەتبار کرد و هەڕەشەی توندی لە بەرپرسانی وڵاتە کرد، بەڵام پاش چەند کاتژمێر گروپی تەرۆریستی داعش بەرپرسیارەتی هێرشەکەی لاستۆگرت. بە وتەی پۆلیسی مۆسکۆ تۆمەتبارێکیان دەست بەسەر کردووە و لێکۆڵینەوەکان لەو بارەوە دەستی پێکردووە. بینەرانی خۆشەویست هەواڵەکانتان پێشکەشکرا هەر شاد و ئاسوودە بن.